هەر لەسەر ئەم پرسە کە هاوکارم یان ئەم راپۆرتی ئامادەکردبوو لەسەر ئەوانەی کە بە شێوەیەکی گشتی خاوەن پێداویستی تایبەتن و ئەوانەی کە ئۆتیزمیان هەیە یاخود داون سیندرۆمن گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئاراز عوسمان بەرپرسی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزم دەکەین لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت کاکارە سڵاوت لێبێت بە شێوەیەکی گشتی لە سلێمانی ڕەوشی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت یاخود ئۆتیزم چۆنە ئێستا؟ لە بەڕێزیشان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بەداخەوە ڕەوشی ژیانی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی تووشبوانی ئۆتیزم و داون سیندرۆم و حاڵەتەکانی تریش هەمووی بەگشتی زۆر خراپە و ئەوەی کە ئومێدی ئێمە بوو ئومێدمان لەسەر هەڵچنی بوو بەداخەوە پێچەوانەکەی دەرچوو ئێمە لە سلێمانیا تەنها سەنتەرێکی ئۆتیزممان هەیە و یەک سنتەری داون سیندرۆمیش هەیە بەڵام ئەمانە ناتوانن هەمووی لە خۆی بگرن ئەم هەموو خاوەن پێداویستی تایبەتی لە خۆیان بگرن کەواتە دەبێ حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵی جدی بن و بێنە سەرخەت کە تووشبوانی ئۆتیزم و داون سیندرۆم و خێزانەکانیان لەم نەهامەتیە ڕزگار بکەن ئەوەی جێداخە بۆ ئێمە لە ساڵی 2016 بۆ حەڤە سنتەرێک دروست بوو بە ناوی سنتەری شێخ سەعەد قەیوانی ئەم سنتەرە ناوی سنتەری شێخ سەعەد قەیوانی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان بوو ئەوەی جێداخە دوای 4 ساڵ لە چۆڵبوونیشی و کە هیچ کەسێکیش سوودمەند نەبوو لێ و مناڵپارێزی سلێمانی تەسیسیشی کرد و هەموو کارئاسانیەکی بۆ کرد بەڵام بەداخەوە دوای 4 ساڵ پەروەردەیای کردی بە قوتابخانەیەکی باشە تایبەت بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت بەدواداچوونتان بۆ ئەمە کرد یاخود هەرەوە چۆن بوو؟ ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزم بە هەموو شێوەیەک بەداچوونمان بۆ کردووە بەبێچینە لای لایەنە پەیوەندیدارەکان لای هینەکان بە ئەوەی کە بەداچوونمان بۆ کردووە جارێ هەروە ماوەتەوە ئێم ساڵ بۆ ساڵێکی تر هەروە جارێک و خۆی ماوەتەوە بەڵام ئەوەی کە ئێمە بۆمان معلوم بوو ئێمە بۆمان ئاشکرا بوو ئەم سنتەرە کێشەی تیا بوو خۆی ڕاستە بۆ پەروەردە دروست کراوە مناڵپارێز تەسیسی کردووە بەڵام ئەمە ویستیان بیکەن بە سنتەرێکی مۆدرێن سنتەرێکی زۆر پرۆفشناڵ کە سەرجەم خاوەن پێداویستی تایبەتەکان لە خۆیان بگرێەوە بە تایبەتی ئێمە داوامان کرد کە بەشێکیمان بنێ بۆ ئەو مناڵانی کە تەمەنیان هەڵەکشێ لە دوای 12 ساڵەمانێ ئەمانە هیچ شوێنێک نییە بۆی بچن هیچ پەناگەیەکیان نییە و هەندێک لە مناڵەکانیشمان خاوەن بەهرەن توانەبارەیەکی جوانیان هەیە لە ڕوویێنە کێشانەوە لە ڕووی گۆرانی وتن مۆسیقا لە کۆمپیوتەر لەو شتانە ئێمە ئومێدمان لەسەر هەڵچنی لەو سنتەرەکە و مناڵانە بتوانن توانە و بەهرەکانی خۆیان لەگەڵ مامۆستایانی ڕاهێنەر و مامۆستایانی شارەزایە زیاتر بەهرەکانیان پێشکەوتوتر بکەن بەڵام بەداخەوە لەگەڵ سەرەتای ساڵی خوێندنا ئێمە چوینە من خۆم چوومە پەروەردەی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی باسی ئەو سنتەرەم کرد پیانوتم وتیان ئەو سنتەرە تەواو بوو بە سنتەری خاوەن پێداویستی تایبەت عەفو بوو بە سنتەری بوو بە قوتابخانە بۆ منداڵانی ئاسایی زۆر بەبێدەنگی بەبێ ئەوی مناقەشەی لەسەر بەڵێ کرا بۆ مناڵانی ئاسایی زۆر بەبێدەنگی بەبێ هیچ مناقەشەیەکی لەسەر بکەم بۆ ئەمە کرا بۆ ئەمە نەکرا هیچ مناقەشەیەکم لەسەر نەکرد و هاتمە دەرەوە و دواتر ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزم وەکو دایکان و باوکانی داون سیندرۆم ئێمە هاتین ئەم ڕۆژنامە ئەو چاوپێکردنە ڕۆژنامەی ئەمڕۆمان دروست کرد کە هیوادارم ببێتە مایەی گوێگرتنی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی کە بتوانن ئەو سنتەرەمان بۆ بجێڕنەوانێ ئێمە ئەم سنتەرە خێرخواز کردوێتی یعنی ئیشکارەکانی خێرخوازیشمان پێڕەوا نابینن کە خۆتان هیچمان بۆ ناکەن بۆ ئەوەی خێرخوازیشمان لێستەرنەوانێ بەڕاستی خێزانەکان هیوایەکی باشیان لەسەر هەڵچنی بوو لەسەر ئەو سنتەرە کە ئیشەڵا مناڵەکانیان لەچنە ئەوێ فێرە باشە ئەی کاگاراز خێزانەکانی ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن داون سیندرۆم یاخود ئۆتیزمیان هەیە ئەوان دەڵێن چی؟ هەموو ناڕەزان ئەڵێن ئەگەر بەم چاوپێکەوتنەشی نەبێ ینی بەسەراحەت ینی زۆربیان
کە ئەووایم ڕۆبەشدار بوونە بەس بەهۆی دەوام و بەهۆی ئەوەی کە شوێنێک نەبوو مناڵەکانیانی لێدا بنێن شوێنێک نەبوو کەس لێ ماوە مناڵەکانیان لێ وەرناگرێت لەبەر هەنگی حاڵەت مناڵەکانیان لێ وەرناگرن مەبەست کە دەڵی چاوپێکەوتن ئەمە چەند جارێکە باسی بکەیت کاکاراس مەبەست ئەم چاوپێکەوتنەی کە ئێستا لەگەڵ ئێمە دەدوێیت ئەمە بە فرسەتێک دەزانن نەخێر هەموو چاوپێکەوتنەکانمان باشە کەواتە ئێمە لەم چاوپێکەوتنەدا داوا لێ دەکەین ئێوە چ داواکاریەکتان هەیە فەرموو بیگەێنن داواکاریەکانی ئێمە داواکارین وەزیری پەروەردە بێتە سەرخەت ئەم کێشەیە چارەسەر بکە هەروەها لە قوتابخانەکانیشا کێشەمان زۆر هەیە داواکارین کە چارەسەر بکرێت ئەمانە بە لیژنە ناکرێت باهین ناکرێت بە دوارەچوونی تەواوی وەزیر بە دەقیقی وەزیر خۆی بێتە قوتابخانەکان و بزانێت کێش و چارەسەرێکەیە لە هەرێمی کوردستانە نەگەر تەنها لە سلێمانیە و دواتر ئەگەر وەزارەتی پەروەردە ئەم سنتەرەی بۆ ناچێ ئێمە ئەوە هیچ ئەوە ینی بڕیارێکە لای ئێمە سنتەرەمان هەرێگێتەوە بمان لە نەوانەیە ئەگەر وەزارەتی پەروەردە خۆی بۆی ناچێ بڕێوە با تەسلیمی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی چەند سنتەرێکی تری هەیە ئەم سنتەرەش بەرێ بڕێەوە بەڵێ ینی ئێوە ئێستا تەنها کێشەی بینایەتان هەیە کێشەی بیناکەمان هەیە و دوای بیناکەش کێشەی مامۆسای ڕاهێنەرمان هەیە بێ مامۆسای ڕاهێنەریان بۆ دابین کرێ یعنی بەڕاستی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا نییە تۆ حکومت خۆی لە ئەرکەکانی خۆی بدزێتوانی ئێمە مافمان هەیە حکومت تۆش ئەرکرد لەسەرە فەرمو ئەرکەکانی بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت جێبەجێ بکە من گرتە ڤیدیۆیەکەم بینی هۆڵندا دەستم کرد بە گریان کە چۆن خزمەتی مناڵێکی کورد ئەکەن کووردە مناڵەکە کووردە چۆن خزمەتی ئەەکەن لە هۆڵندا چۆن فێریەکەن چۆن هاوکاریەکەن چۆن هاوکاری دایک و باوکەکەیەکەن ئەی باش ئێمە لە وڵاتی خۆمانە لە ئەرز و ئاوی خۆمانە بۆ خزمەت ناکرین بۆ خزمەتی مناڵەکانمان ناکرێت ئەمە حکومت لە داهاتوە بێ بە بارگرانی بەسەر شانی حکومەتەوە ئەبێ بە بارگرانی بەسەر شانی کۆمەڵگەوە بەداخەوە من داوا لە وەزارەتەکانەکەم هەر سێ وەزارەت تەندروستی پەروەردە کاروباری کۆمەڵایەتی بێنە سەرخەت چارەسەرێک بۆ کێشەکانمان دۆزنەوە خۆیم هەر کێشەمان پەروەردە نییە هەر کێشەمان کاروباری کۆمەڵایەتی نییە کێشەی تەندروستیشمان هەیە خۆشبەختانە وایستە دوای هەوڵ و مالومونێکی زۆر کلینچێکی دان کە زۆر زەرورە بۆ مناڵەکانە کرێتەوە لە سلێمانی ئیشەڵا بە خۆشحاڵیەوە ئەوە کە ئەبێ بڵێن بە خۆشحاڵی ئیشەڵا کەناڵەکانی شیلی ئاگادارەکەینەوانێکە کە تەواو بوو چونکە دانی مناڵێکی ئۆتیزم لە خەسەخانەیەکی ئالی بە 150,000 و 150,000 دەریێت ئەمەش ئیمکانێتی ئەوێ ئەم خێزان ئەو ئیمکانێتی نییە بەڵێ کاگاراس داواکانی خۆت لە ڕێگەی کوردستان 24ەوە گەیاند ئەگەر هەر شتێکی دیکەت مابێت کە بتەوێت بیگەێنیت هەر لە ڕێگەی کوردستان 24ەوە دەتوانیت ئەگەران لەوە زیاتر مادود ناکەین بەڵێ جاری من داواکارم لە حکومەتی هەرێمی کوردستان ئەو یاسای مافی امتیازاتی خاوەن پێداویستی تایبەت وەکو خۆی جێبەجێ بکە ئەمەش هەر باشە هەر بە کار ئاسانیەکە بۆ خێزان و بۆ مناڵەکانمان و ئەو سنتەرەشمان بۆ بجێڕنەوانێ ئیمساڵ ئەوە ڕۆیشت ئیمساڵ ڕۆیشت بە مناڵی ئاساییتایە سەر و سەرچاوانش مافی خۆیانە بخوێنن بەڵام بۆ ساڵی ئایندە بۆ ساڵی خوێندی 2023-24 ئەو سنتەرە بکرێتەوە چونکە بەڕاستی لە هەموو کوردستانە ئێمە من باسی سنتەر ئیماراتەکەی هەولێر ناکەم بێزگەلەوە لە هەموو کوردستانە سنتەرێکی وان ناکرێتەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت و چاویشمان پێی ناکەوێتەوانێ زۆر سپاسدانەکەم ئەگەر هەشتێکی کەش دێ من لە خزمەتدانم سپاس بۆ ئێوە بەڕێز ئاراس عوسمان بەرپرسی لقی سلێمانی کۆمەڵی ئۆتیزم لە سلێمانیەوە لەگەڵمان بووی مادوومان کردیت کاگاراس